شکر واتە دەرکەوتنی شوێنەواری نیعمەتەکانی خودای پەروەردگار لەسەر ئینسان، لەسەر زمانی ئینسان و لەسەر ئەندامەکانی ئینسان شوێنەواری ئەو نیعمەتانە دەرکەوێت کە خۆی پەروەردگار بە ئینسانی داون. ئەوە مانای ئەوەیە کە ئینسان شکر و سوپاسی خودای پەروەردگاری خۆی کردووە. بۆیە ئیبن القەیم لە پێناسەی شکردا فەرموویەتی شکر بریتیە لە دەرکەوتنی نیعمەتەکانی خودای پەروەردگار، ئەو ناز و نیعمەتانەی کە خۆی گەورە بە ئینسانی داون لەسەر زمانی ئینسان کە ئینسان دانی پێدابێنێت و ئیعترافیان پێ بکات لە خۆی پەروەردگاریانەوە بزانێت و لەسەر دڵی ئینسان بەوەی کە دڵی ئامادە بێت لە لای خۆی پەروەردگار، خۆشەویستی بۆ دروست بێت بەرامبەر بە خودای پەروەردگار، خاوەنی ئەو ناز و نیعمەتانی خۆش بوێت و لەسەر ئەندامەکانی ئەو کەسەیە بەوەی کە ئەندامەکانی گوێڕایاڵی خودای پەروەردگار بن، گوێڕایاڵی خاوەنی ئەو ناز و نیعمەتانە بن. ئەوە بریتیە لەوەی کە ئینسان شکر و سوپاسی خۆی پەروەردگاری کرد بێت. ئەوە بریتیە لە شکر کە لە ڕاستیدا پێناسەیەکی زۆر جوان و هەروەها زۆر تەواوە.